هونەرمەند محەممەد عەلی کێکە لە هونەرمەندە دەنگخۆشەکان کە چەند بەرهەمێکی زۆر جوانی هەیە و لە ئێستادا میوزیک ڤیدیۆیەکی نوێی بە ناوی خۆشمەوەی بڵاو کردوێتەوە. قسەباسی زیاتر دەربارەی ئەم بەرهەمە و تەواوی بەرهەمەکانی هونەرمەند محەممەد عەلی یەکەم کا لە پرۆگرامی کورسات مەگەزین میوانمانە. کاک محەممەد بەخێر بێی. زۆر سپاس خاتو کوردستان. زۆر سپاس. مەمنون. ئەم بەرهەمە چۆن دروست بوو؟ سەرەتا زۆر سپاسی جەناب و بینەرانی کورساتی خۆشەویستەکەم. لە ڕاستیە ئەم بەرهەمە لەگەڵ کۆمەڵێ هاوڕێی خۆشەویست لە وڵاتی ئوسترالیا هەستاین بە دروستکردنی و وەکو کاری ستۆدیۆ و هەروەها وەکو کاری ڤیدیۆ کلیپ هەر لەوەیشمان بۆ کرد لەگەڵ کۆمەڵی برادر حەزیشەکەم ناویان بێنم بەڕاستی چونکە زۆر هیلاک بوونتیایە لەوانە کاک ڕێبینی کاک برایم ڕێبین برایم هەروەها سامانی حەمەڕەش کاک سامان لێرە زۆر زۆر سپاسیانەکەم بەڕاستی چونکە لەگەڵ منە هیلاک بوون. گۆرانەکەش بە ناوی خۆشمەوەی تێکستەکەش لەلایەن خۆمە نووسراوە میلۆدی سەرکارە و هەروەها میکس و ماسترین و ئانش لەلایەن کاک سیامەکی فەقێزادەوە. بەڵێ ئەی کاری ڤیدیۆ کلیپەکە سیناریۆتیایە؟ کاری ڤیدیۆ کلیپەکە بەڵێ لە ناو سیدنی ئوسترالیا ئیش و کارمان بۆ کردووە و هیوادارم جێ ڕەزامەندی هەموو لایەک بێ ئینشاءالله بۆ سەری ساڵیش بڵاوێتەوە. توانی بڵاو نەبۆتەوە ئەمە یەکەم جارە دیمەنەکانی لێرە پیشانەتی زۆر باشە. ئەزانم کە تۆ لە نێوان کوردستان و دەرەوەی وڵات ئەژیت چۆن لێرە ئەم بەرهەمەت تۆمار نەکردیان مەبەست بوو کە ئەو بەرهەمە لەوێ ڕاستە ڕاستیەکەی لەوێ چەند هاوڕێکی خۆشەویستم هەیە کە هەمیشە ڕێپیشاندەری منن بۆ کاری جوان و لێرەش حتمما ئیشوکارم کردووە پێم خۆش بوو ئەم بەرهەمەش هەر لێوێ جێبەجێ بکرێ و هەروەها لەو کەش و هەوا جوانە ئێمە بەداخەوە لۆکیشنمان زۆر کەمە بەڕاستی لە سلێمانی و تەنانە شارەکانی تریش هەر بۆیە مەجبور بووم لەوێ بەو شێوازە ئیشەکە تەواو تێکست و با بڵێن ئاوازەکە ئەوەیە خواست کە لە دەرەوەی کوردستان بەرهەمی بهێنی. بەڵێ وەکو برادران کە ئیشیان لەسەر کرد وتیان حەزەکەین هەر لێرە. برادرانی ئێرە گلێ و لێ ناکەن بڵێن. لە ڕاستیە لێرەش کۆمەڵێ هاوڕێی جوان هەیە کە پێکەوە ئیشەکەین چاویان ماچەکەم بەڕاستی بن چاوی هەموو لایەک ماچەکەم کە بوونەتە یارمەتیدانی من زۆربەی کاتمان دوم کردوون بەڕاستی سوپاسیانەکەم. وەکو تر چۆن سەرقاڵیت با بڵێن هەر بەکاری هونەریەوە سەرقاڵە بیت ئەمە چەندەم بەرهەمی تۆیە لەم ساڵە لە ڕاستیە؟ بەڵێ من تقریبان 2-3 ساڵە بێ کە گەڕامەتەوە کوردستان بە دایمی بەڵام ئیتر حتمما هاتوچۆم هەر هەبووە. بەڵێ ئەمە تقریبان لە ماوەی 2-3 ساڵامە پێنجەمین بەرهەمە کە هەمووی ڤیدیۆ کلیپی بۆ کرا و ینی بەڕاستی ئیشەکان زۆر جوان بوون بەڵام هیلاکیش بووین لەگەڵیا. بەڵێ ئیتر بەرهەمی ترم هەیە بەڵام ئیتر من پەلەپەلیتیان ناکەم حەزەکەم شتێکی جوان دەرچێ و تاخیر بێ مشکلمان. هەموو ئیشێک کە ئەیکەی ئەتوێ با بڵێن تەجاوزی ئیشی پێشتر بکات یان یەک جۆر ستایلی خۆت هەیە تایبەت بە خۆتە لەسەر ئەو شێواز و لەسەر ئەو ڕیتماڕی. ڕاستە من هەتاکو ئێستا لە ڕاستیە لە ستایلی ئەرەبێسک ئیشم کردووە خۆشم زۆرم پێ خۆشە بەڕاستی بەڵام میتر لەمە دووە واکەین لەگەڵ هەنێ برادر و هاوڕێ و خۆشەویستی ترە ستایلەکان بگۆڕین هەوڵێم لە بوارەکانی تریشایش بکەم. ینی تا ئێستا ئیش هەر لەسەر ئەو ستایلی پێشوت کردووە تا ئەم بەرهەمەی ئەخیری ئێستا قسەی لەسەرەکەی ئاماژەت بۆ کرد کە تێکستی بەرهەمەکەت خۆت نووسیوتە خۆت پێت خۆشە تێکستی بەرهەمەکانە خۆ بینووسیان ئەمە یەکەم بەرهەمی تۆیە کە تێکستەکەی خۆتی ڕاستە بە دڵنیایی من لە ڕاستیە چەند شاعیرێکی جوان و ینی هەستناسک هەیە کە یارمەتیمێن و خۆشم زۆر دەمێکە پێم خۆشە تێکست بنووسم و توانم بڵێم یەکەم تێکستم لە دەرەوەی وڵات نووسی چونکە هەنێ جار ئەو فکری کە لە مێشکی تۆیە بە دڵی تۆ نانووسرێ لەبەرەوەی هەنێ جار ئەگەر تۆزێک شارەزایب هەبێ خۆ دەتوانی تەداخل بکەیت شتێ بۆ خۆ تایبەت بنووسی مەبەستم. زۆرێک لە هونەرمەندەکان ئەوانەی کە ئاوازی بەرهەمەکانیش خۆیان دایانن ئەڵێن زۆر کات تێکستێکمان هەیە خۆمان
ئاوازەکەی بۆ دائەنێنیان ئاوازێکمان هەیە کامیان پێش کامیانەکەوێت هیچیان فەرقی نییە بەڕاستی بەڕێی من چونکە من هەردووکی بنووسیوە میلۆدیش بنووسی و تێکستیش بنووسیوە بۆ خۆم ینی مەبەستم باشە بۆ خەڵکانی تریش ئەگەر هۆنراوەکەت هەبێ هەوڵی میلۆدیەکی بۆ دانەی یان میلۆدیەک لە مێشک تا اینجا ئەتەوێت تێکستێکی بۆ دروستکەی خۆی وەکوتم قسەگە جوانە زۆر تەواوە بەڕاستی و پرسیارە زۆرەکرێت بەڕێی من هیچ جیاوازێکی نابینم بەڕاستی بەڵام بۆ کۆی کە کۆمەڵی هاوڕێیان کە هیچ شەکەن لە کوردستان بەستم هونەرمەندن لە بواری گۆرانی و میوزیکا ینی پیان وا بێت پیان وایە عفو کە بەو شێوازە قورسە کە تۆ میلۆدیەکە عفو تێکستێکە هەبێت بێت میلۆدیەک بۆ دانەی بەو شێوازە بەڵام بەڕێی من هەردووکی وەکویەکە قورسایی و ماندووبوونی خۆی هەیە بەڕاستی زۆر ڕاستە ئەی بەرەمهێنانی ڤیددیۆ کلیپ جاران هونەرمەندانیان و زۆر قورسە لێرە بە دڵنیایی ینی ئێستاژەر زۆر قورسە لەبەرەوەی بەڵێ بە دڵنیایی لەبەرەوەی ینی کە تۆ کارێکی زۆر جوان بکەی ینی حتمما نەبێت چەند کەس هیلاک بێ لەگەڵ تۆیە دوای ئەوە بودجەیەکی تایبەت هەوێ بەڕاستی بە حیف بەداخەوە کە لە ئێستا ینی نەوەزارەتی ڕۆشنبیری من حەز ناکەم بێمە سەرەوە بوارە چونکە بەڵام هیچ یارمەتیەک نییە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە بۆ ینی ئەتوان بڵێم هەر وەستاوە هیچ هونەرمەندان خۆیان مەجبور ینی بەستەکەوەیە کە من ینی جەنابێ ئێمە تەلەڤیزیۆن مەعهەدی فرنجەمیلەوەی پەیمانگای هونەرە جوانەکان من خۆم بەشی مۆسیقام تەواو کردووە و پێم خۆشە ینی نەوەستم وەکو خۆم چونکە ساڵانێکی زۆریشمان کردووانە بەڵام لەسەر بودجەی خۆم من ئیشم کردووە و گوێشم ناوە زۆر بەشێکی زۆریش لە هونەرمەندان هەوڵێن ئەگەر ساڵانە هەر هیچ نەبێ بەرهەمەیان دوو بەرهەم بەدڵنیایی دوو بەرهەمیان هەرێ زۆر باشە هیچ پرۆژەت هەیە بۆ داهاتوو والله ئینشاءالله لە ئێستاە بەڕاستی تۆزێک ئەوە ینی بە زڕفێکی قورساڕۆین هەموو کوردستان و هەموو عێراقیش بەڵام ئینشاءالله حەزەکەم هەموو گۆرانەکانم کۆکەمەوە و بیگەێنمە 8 گۆرانی 9 گۆرانی لە بە شێوازێکی تایبەت هەمیان بڵاو بکەمەوە بە ڤیددیۆ مەبەستەوەی وەکو سیدیە بەڵێ وەکو کۆکراوی بەرهەمەکەی چەناڵی تایبەتیت هەیە بەڵێ من چەناڵی تایبەتی لەوێ بەرهەمەکان یەکەم جار لەوێ بڵاوەکەیتەوە بە دڵنیایی کۆمەڵێ هاوڕێی خۆشەویستم هەیە من هەڵبەتە چەناڵەکەشم تازەیە پێشتر نەمبوو بەڵام یارمەتیان ناوم بۆیان دروست کردم ماڵیان ناوە بێ ئیتر ئەوانیش یەکەم جار بەڕێوەی بم بەڕاستی سوپاسیانەکەم زۆر هیلاک بوون لەگەڵ منە ینی ئەوەی بە من نەکرێ بەڕاستی هەر ئیشوکاری ناو ستۆدیۆ ئەویش ئاسان نییە و ئیشی ڤیددیۆ کلیپوانە تر باقیاتی کۆمەڵێک هاوڕێی خۆشەویستی سوۆشیال میدیاش ئێستا دەورێکی گرنگی هەیە بۆی کات هونەرمەند بتوانێت بەرهەمەکەی خۆی تیا بڵاو بکاتەوە و خەڵکانێکی زۆریش لەوێ ئەتوان بەرهەمەکان ببینن ڕاستە بە دڵنیایی من بەڕاستی وەکو خۆم زۆر کەم بەکاری هێنم وەکو ئینستاگرام وەکو فەیسبوک ئێستا کۆمەڵێ ئەوە ئاپی تریش هەیە بەڕاستی سناپچاتە تیکتۆکە من ئەوانە ینی سناپچات بەکارە هێنم لەوەتە یاتومەتەوە ئێرە ئەویش دوایان دروست کردوم حتمما بۆ کاری هونەریە بەڵام زۆر بەکاری ناهێنم بەڕاستی دەستەکانت خۆش بێ سپاس دەکەم کەم ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی محەممەد عەلی هونەرمەند